دەڵێم ئینسان دەبێ بە وەرەیەکی پۆڵاینەوە خۆراگرە بێت لە پێناو چێژەکانی ژیانی، دەبێت ئینسان بە وەرەیەکی پۆڵاینەوە بڕوانێتە چێژەکانی لێ نەگەڕێ زاڵ بێ بە سەریە. ئینسان دەبێت وەرەیەکی پۆڵاینی پتەوی هەبێ، هیچ کاتێک نابێ بیر لۆ بکەیتەوە بڕوخێت، چونکە مرۆڤ ناڕوخێت. متمانە بەخۆبوون هەندێک جار پێویستی بە تەرجاکردنی دەوروبەر هەیە و لێرەیە من یەک نمونە باس دەکەم. زانایەک بە دوای دەرمانێکە ئاگەڕێ، کۆمەڵێ گیان نزیکی 100 گیا تاخێگاتەوە دەوروبشت بەگاڵتەوە سەیریەکەن، ئەڵێن ئەو ژیانە ئەو جۆرە دەرمانی تیانە، بەڵام ئەوڵێ لێم گەڕن وازم بێنن ئەو هەموو ژیان تاخێکاتەوە 100 جا. ئەڵێ من تەنها ئەگەر تەنها ئەو دەرمانم نەدۆزمەوە فێری ئەوە بووم کە ئەو 100 جۆرە ژیایە لەو دەرمانیان تیانە، کەواتە من ئەوە ئەزانم کە ئەو 100 ژیای لەو دەرمانیتیانە، بەڵام ئەوە نازانن. يجب أن يكون هناك ثقة شخصية حتى تمارس حياتك جراء أي العمليات اللي تحدث. لازم يكون عندك دافع شخصي، لازم يكون عندك إرادة شخصية حتى تواكب حياتك، لأن هناك راح تشوف معضلات بحياتك. لما ما يكون عندك إرادة راح يكون هناك خطأ في حياتك وراح تقع بعثرات، فلازم يكون هناك عندك ثقة بالنفس وعندك شخصية. تاکو مرۆڤێک پێویستی بە متمانەیەکی زۆرە لە ژیان بە خۆیان لە هەر شتێک کە دەیکات هەڵدا بۆ پێشەوە ڕاو و ترسی لێ نەبێ کە تۆ فەشەل دێنە لە هەر شتێکە لە ژیانەوەدا دووبارە محاولەی خۆت بکەیتەوە و هەوڵی بۆ بدەیتەوە لە نەترسی کە فەشەل بێنی و متمانەیەکی زۆر بە خۆ بێ و دایم هەڵدەی بۆ پێشەوە بڕۆیت و قەت ترسن نەبێت لە هەر شتێکیکێت لەبەرەوەی مرۆڤ بترسێت پێش ناکەوێت ناتوان لە ژیانە سەرکەوتوو بێت و زۆر سپاس.